بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەوا بڕیار بوو لە یەکی نیسانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. هاوکات بڕیاریدا بە ناردنی هەرێک لە پرۆژە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پرۆژە یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی عێراق بە مەبەستی دەستواردنی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردن و کۆمیسیۆن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن هەروە لە هەولێر و دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ تاوتوێی گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکان و پرسی هەڵبژاردننی پێشوەختە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆ کاتێکی نادیار دواخراو. پرۆژە یاسای هەڵبژاردنەکانیش ڕەوانەی پەرلەمانی عێراق دەکرێت. لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکاتی عادل عەبدولمادی بڕیاردرا بە دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە ئەوا بڕیار بوو لە یەکی نیسانی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. هاوکات ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پرۆژە یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی ئاراستەی پەرلەمانی عێراق دەکات. باپی زانیاریەکان ئەو دوو پرۆژە یاسایە هەمان پرۆژەکەی سەرۆکاتی کۆماری کە لە حەوتی ئەم مانگا ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کراوە ئەمانن. سەرچاوەیەک لە سەرۆکاتی کۆماری عێراق بە پەیامی ڕاگەیاند سەرۆکۆمار لە ڕووی یاساییەوە مافی ئەوەی هەیە ڕاستەوخۆ پرۆژە یاسا ڕەوانەی پەرلەمانی عێراق بکات، بەڵام بەهۆی ئەوەی یاسای هەڵبژاردنەکان باسی کۆمیسیۆن دەکات و ڕەهەندی دارایی هەیە دەبێت ڕەوانەی ئەنجومەنی وەزیران بکرێت. لە پرۆژە یاسای هەڵبژاردنەکان کۆمەڵی گۆڕانکاری کراوە کە دیارترینیان ئەمانن. ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە 329 کورسیەوە بۆ 222 کورسی کەم دەکرێنەوە، بە جۆرێک 213 کورسی گشتیە و 9 کورسیش بۆ کۆتاکانە نابێت ڕێژەی ژنانیش لە پەرلەمان لە 125 کەمتر بێت. کەمکردنەوەی کورسەکانی پەرلەمانی عێراق سەرجەم پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. باپی پرۆژە یاساکە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراقەوە ژمارەی کورسی پارێزگاکانی هەرێم لە 44 کورسیەوە بۆ 29 کورسی کەم دەبێتەوە. باپی ئەم پرۆژەیە سلێمانی لە 18 کورسیەوە دەبێت بە 12 کورسی، ئەولێر لە 15 کورسیەوە دەبێت بە 10 کورسی، دۆک لە 11 کورسیەوە کەم دەبێتەوە بۆ 7 کورسی. ئاوکات باپی پرۆژە یاساکە تەمەنی کەسی کاندید بوو نابێت لە 25 ساڵ کەمتر بێت و پاڵێوراو بۆ پەرلەمان دەبێت، هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس و بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش لە بڕوانامەی دیبلۆم کەمتر نەبێت. لامان کاتیشدا باپی پرۆژە یاساکە بازنەکانی هەڵبژاردن کە پێشتر لە سەر ئاستی پارێزگا بووە بۆ بازنەی هەڵبژاردن لە سەراستی قەزا دەگۆڕدرێت و کاندیدبوونیش بە شێوەی تاک دەبێت. لایەکی ترەوە باپی پرۆژە نوێکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران لە 9 کۆمیسیارەوە بۆ 7 کۆمیسیار کەم دەکرێتەوە و پێک دێن لە 3 دادوەر و 2 مامۆستای زانکۆ و ژمێریارێکی یاسایی پاڵێوراو لەلایەن دیوانی چاودێری دارایی و ڕاوێژکارێکی سەرۆکاتی ئەنجومەنی دەوڵەت. هەوڵەکان بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و گۆڕینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دوای ئەوە دێت و پیشاندانی بەرفراوان لە شارەکانی عێراق بەردەوامی هەیە و داوای گۆڕانکاری ڕیشەیی دەکەن. باپی ئامارەکانیش لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە ساڵی 2018 ئەنجام درا کەمتر لە 150 خەڵک بەشداری هەڵبژاردنەکانیان کرد و تیایدا تەزویرێکی ئێجگار بەرفراوان ئەنجام درا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک ئارام بەخێر بنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچین سەر مەسەلەی دانانی یاسایەکی نوێی هەڵبژاردن لە عێراق. سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە بڕیاری حکوومەتی عێراقی بۆ دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوە بڕیار بوو لە یەکی نیسانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت.
لەبەرەوەی ئەو خوپیشاندانە بەڕاستی هەموو شتەکانی تێکەڵ و پێکەڵ کردووە ینی دۆخێکی دروست کردووە بە ئاسانی ناتواندرێت تەوقعەوە بکرێت کە لە دوایە چابێگەر مەسە لە مانگی چواری 2020 هەڵبژاردن بکرایە چێڵیان ئەم دۆخە وا نابێت کە هیچ دەرفەتێکی وا نامێنێت چکەوە نزیک بینێتە دوانێت لەو وادەیە بەڕاستی بۆیە تەخیرکردنی وادارم بۆ ئەو بێت کە پشت بەم پرۆژه یاسا نوێ ببەسترێ چکەم پرۆژه یاسا نوێ گۆڕانکاری جەزری تایە بەراورد لەگەڵ یاساکانی پێش دوای ئەمە بۆ ئەوەیە کە گۆڕانکاری لە یاسای بڵێن ئەنجومەنی پارێزگاکان کە یاسی هەڵبژاردن یاخ بۆ ئەوەیە کە هەوڵێکی شێستا بۆ نمونە داواکاری هەیە بۆەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان خۆیان هەر نەمێن و هەڵبەوەشێنەوە و پارێزگار ڕاستەخۆرە لایەن خەڵکە و هەڵ ببژێردێت هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان هەنگاوێکی زۆر خراپ و مەترسیدارە و لە عقلێکی دیموکراسیەوە سەرچاوی نەگرتووە بەڵکو لە عقلێکی پاوانخوازیەوە سەرچاوی گرتووە بۆیە بۆچی مەترسیدارە بۆ نمونەگەر دەستور هەموار بکرێتەوە ئەنجومەنی پارێزگاکان نەمێنێت بۆن لە عێراق و لە کوردستانیشە بۆ ئەوەی کە پارێزگاکان تەنان نەک پارێزگاکان قەزا و ناحەکانیش پێویستە ئەنجومەنی قەزا و ناحەکانیان هەبێ و ئەوان نوێنەرایەتی خۆیانیان بکەن و لە دنیای ئێساکە ئەوە باوە تۆ ناتوانانی باز لە لامەرکەزی بکەی ئەگەر بێت و ئەنجومەنێکی هەڵبژێراو نەبێت نەک بۆ پارێزگاکان تەنانەت بۆ قەزا و ناحەکانیش بۆی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان لە عقلێتێکی مرکزیەوە هاتووە کە ئەمە سەر کێشێ بۆ دیکتاتۆریەت لەو سەرەوە بۆیە هەنگاوێکی خەتەرە ئەگەر ئەنجومەنی پارێزگاکان کە مکوڕیشیان هەبێ باشترە لەوەی کە نەمێنن و نەهێڵدرن چونکە ئەمە یەکێکە لە دەرهاویشتەکانی لامەرکزیت لە هەرێمی کوردستانە لە دوای 2023ەوە و ئەمە تا ڕادەیەک سەرڕێکەوتووە ئەگەر خەوش و کەم و کووریشە بێ ئەکرێت چاکرێت لە ڕێگەی ڕقابەی مرکزیەوانێ چاودێریکردنەوە لەو ڕێگانەوە و لە ئەنجامی زۆر دووبارەبوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوانێ من پێم وایە باشترە وەک لەوەی کە تۆ ئەساسەن ئەنجومەنی پارێزگاکان نەهێڵی چونکە ئەنجومەنی پارێزگاکان بە هەڵبژاردنن ئەم هەڵبژاردنە بۆ خۆی مانایەکی زۆر باشی داوە بە نوێنەرایەتی بە دەنگدەر بە هەڵبژاردن بە دیموکراسی لەبەرەوە هەڵوەشاندنەوە و نهێشتنی هیچ معنایەکی نییە جگەل لەوەی کە نەفەسێکە ئەوێ بتگەڕێنێتوانێت بۆ مەرکەز و سیستمێکی مرکزی لە عێراقا بەردەستە بکە کە وەک گوتم ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی کە سەر بچێشێ بۆ سیستمێکی دیکتاتۆریش و ئەو باسکردنەی کە باز لە هاتنی سیستمی سەرۆکایەتی ئەکات بە ڕووی نظامی حکومەوە هەمانە و عقلێت هەیە کە ئەوێت ئەنجومەنی پارێزگاکان نەهێڵێ و لێەوە ڕێگە تەختەکە بۆ ئەوەی کە لە بەغایە تەنها یەک کەس حکوم بکەوە عێراق بەو هەموو تەنەوع و هەمە جۆری کە هەیە بخرێتە ژێر دەسەڵاتی یەک کەسەوە و یەک کەس بەڕێوەبەرەکە تەبعی من وای پێناساکەم کە بەڕاستی شتێکە نزیکە لە مەحاڵەوە بەڵام ئەم عقلێتە ئەم خواستە هەیە و هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانیش لەو سیاقەیە و لەو چوارچێوەیە سپاس دەکەم دەتەگرێمەوە لای بەرز لە سەریا سیاڵ بژاردن قسە دەکەین دکتۆر هەڵمەت جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە ئەوەی کە ئێستا داواکە بەر لەوەی کە پرسی سەریا سیاڵ بژاردن داواکاری هەیە بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان و لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی عێراق کارەکانی ئەنجومەنی پارێزگاکانی ڕاگرتە هەڵبژاردننی داهاتوو ینی پێ دوایە ئەگەر هەڵوەشانەوەی کە بێت پێویستی بە گۆڕانکاری دەستورە ئێوارەتان باش و سڵاویش بۆ کاکارام لە ڕاستیە بێگومان ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنێکی هەڵبژێراون و بە پاڵپشتی دەستوری عراقی ئەنجومەنانە تەشکیل کراوە قانونەکەیشی قانونی ئەنجومەنی محافەزاتی عراقی بەمان شێوە قانونێکەوە پشت بە پشتبەستن بە دەستوری عراقی دەرکراوە و ئەنجومەنان تەشکیل کراوە بۆ یەک جۆرە دەستکاریکردنێک لا یاخود لابردنی یاخود هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان هەر لەبەرەوەشە کە پەرلەمانی عراقی خۆی بە دوور کرد لە هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان چونکە دەسەڵاتی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان با قەراری تەشریعی ناکرێ بەڵکو پێویستی بە گۆڕانکاری لە دەستوری عراقیەوە ئەنجومەنەکان هەڵبژێرن یاخود هەڵبۆشێنەوە یاخود سیغەیەکی تر بۆ کارکردنیان بدۆزرێتەوە ڕاستە قانونی تایبەتمەند بەخۆیان هەیە کە بەپێی قانونەکان کارەکەن بەڵام لە ڕاستیە هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان من پێم وایە لە ڕووی دیموکراسیەوە غەڵەتە و پێم وایە تەڕاجعێکی گەورەیە لە پرۆسەی دیموکراسی محەلیەوەی کە پێوترێت شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و مەسەلەی ممارەسەکردنی دیموکراسیانەی خەڵکی ناوچەکانانەوەی کە پێوترێ پارێزگایەکی دیاریکراوە منتقێکی دیاریکراوە کە دەوێت دەسەڵاتی سیاسی و خۆجێ و ناوچەیە بەڕێوە بە بەڵام لە ڕاستیە لە ڕووی واقعیەوە من 100%
ئەو حقیقەت و ئەو مەهامە گرنگی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نابینم هەر لەبەرەوەشە کە گەنجان یەکەمین ئیشیان هەڵکوتانە سەر بارگای ئەنجومەنی پارێزگاکانە. ئەنجومەنی پارێزگاکان کۆمەڵی ئەندامی ئەنجومەن هەڵبژێراون و ئەم ئەنجومەنانە لە ڕووی ڕقابیەوە وەکو پێویست نین پارێزگاکان ژمارەیەکی ئەجگار دۆسی گەندەڵی تیاندا هەیە، بەڵام ئەم ئەنجومەنانە بە ئەرکی ڕقابی خۆیان هەڵنەستاون و جگە لە مەسلەی هەڵنەسانیان بە ئەرکی ڕقابی و هەروە بوون بە بارگرانیی گەورەش بەسەر سیستەمی ئابوووریەوە و هەروەها بارگرانێکی گەوران بەسەر قەبەبوونی سیستەمی ئیداریشەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە. بۆیە من پێم وایە پێویستی بە قانونی مەجلیسی محافەزاتی عێراقیش دووبارە پێویستی بە پێداچوونەوە و تعدیلکردنەوە هەیە بە جۆرێک کە مەتاڵبی خەڵک ئەوەی کە پێوەدرێ مەتاڵبی جەماهیری کە شەقام داوایەکە یانەوە تا ئەنجومەنی پارێزگاکان بکە ئەو قانونانە ئەو قانونەی کە پێویستە ئەنجومەنی پارێزگاکان بکات بە ئەنجومەنێکی فعال و ئەنجومەنێکی چاودێری زۆر بەقوت بەسەر دەسەڵاتی محلیەوە یاخودەوە تا کە بیر لە سیغەیەکی در بکرێتەوە بۆ کاری ئەنجومەنی پارێزگاکان. بەڵێ دکتۆر سەبارەت بەوەی کە ئەم دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زیانی نییە زیاتر بۆ کورد بەتابەتی کە وا برار بوو لە یەکی نیسان مەسەلەن بەڕێوە بچێت بەتابەتیەوەی کە تایبەتە بە کەرکووک کە هەردوو پارتە سەڵاتدارەکە سەردانانی پارێزگار ڕێک نەکەوتون و ئێستا شتانە هەیە لە بڕیاری پەرلەمانی عێراق بۆ ڕاگرنی کارەکانیان ئەگەر ئەنجومەنەکان مەسەن لە ڕاگررتنی کارەکانیان بەردەوام بێت هەڵبژاردنیش دوا بخرێت بۆ کورد زیانی نییە بە تایبەتی لە کەرکووک. لە ڕاستیە ئەو وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت دوو شەقا شەقێکی قانونیە و شەقێکی سیاسیە. ئەوەی پەیوەندیدار بێ بەلایەنە قانونیەکەیەوە من لە پێشتریش وە لەم بەرنامەی جەنابیشتا لە کاتی ئیقرارکردنی قانونی مەجلیسی محافەزات کەوتم هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق تاخیرە بێ، هەڵبژاردن لە کاتی خۆیان ناکرێ و ئەم خۆپیشاندانانەی ئەمڕۆژ لە بەغدا ئەو شتەی کردە شتێکی ئەمری واقع و چەسپاندی کە هەڵبژاردنەکانی عێراق ئیمکانێتی جێبەجێکردنی نییە لە مانگی چواری داهاتووە ساڵی داهاتووە. سەبەبەکەیش یەک شتە خەڵک داواکە کە کۆمیسیۆنێکی نەزیه و بێلایەن سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات نەکەم کۆمیسیۆنێ ئێستا ئەم کۆمیسیۆنە بەشێکە لە محاسەی تایفی و محاسەی قەومی لە عێراقا محاسەی سیاسی لە عێراقا فلەبەرەوە ناتوانێت ئیدارەیەکی باش و بە شێوازێکی نەزیهانە هەڵبژاردنەکانی عێراقت بۆ بەڕێوە بۆیە من پێم وایە لەم ڕۆ خطوەیەکی زۆر باش بوو کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواخرا بۆەوەی کۆمیسیۆنێکی سربەخۆی مستەقیلی و نەزیه بتوانێت سەرپەرشتی ئیدارەکردنی عملی انتخابی بکات لە عێراق. ئەمە خاڵێکی من پێم وایە ئیجابیە. لە ڕووە سیاسیەکەیشەوە بێگومان تەسیر و کاریگەری سلبیە بێ ئەو هەڵمەتی دووبارە تعریبکردنەوەی لە کەرکووک هەیە و ئەو هەموو قەراراتە نایاسایانی و هەموو گەندەڵی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لەلایەن خودی پارێزگای کەرکووک کرێ بێگومان زەرەر و زیانی بۆ سەر کوردەیە بۆ سەرپێگەی کوردەیە بۆ ڕۆڵی کوردەیە لە ڕووی داریەوە لە کەرکووکە بێگومان ئەمانە لە سلبیاتانیشی هەیە. بەڵام ئەوەی گرنگە یەکشت زۆر گرنگە لە مەسەلەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەوەیە کە بەڕاستی سیاسەکانی کوردستان پەلە بکەن و بگەن بە ڕێکەوتن و تەوافقەیەک کە بە زووترین کات لە ڕێگای ئەنجومەنی پارێزگاکانەوە یاخود بتوانن لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە هەوڵی گۆڕینی یاخود حراکێکی دیبلۆماسی باش بکەن لە ڕێگەی سەرۆکوەزیرانی عێراقەوە ڕاکانجبوری بگۆڕێ و بەردەوام نەبێت لە کارەکەی و ناچاری بکەن کە سوێندی یاسایی خۆ بێ بەندانی پەرلەمان چونکە بەردەوامبوونی ئەو پیاوە لە پارێزگای کەرکووکە بێگومان زەرری گەورە هەیە و ئەبێتە هۆی تەراجعکردنی پێگەی کورد لە ڕووی سیاسی و ئیداریەوە لە کەرکووکە. باشە بەس دکتۆر زۆر بە کورتێگەر وەڵامی و پرسیارم دەیت و دواتر ژگەرێمەوە لای بەڕێز ئێستا تانەدان هەیە لە بڕیاری پەرلەمانی عێراق بۆ ڕاگررتنی کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان ینی پێ دوای چارنووسیان چی بەسەر ئێستا کە پەرلەمان بڕیاری داوە کارەکانیان تاڵبژاردننی داهاتوو ینی ڕابگیرێ و مەسەلەن ئەمڕۆژ وادەی هەڵبژاردنەکە دواخرە. کاک حەکیم زۆر بە کوردی پێتەڵێم تەواوی ئەو حەزمە قەراراتە تەشریعانەی کە لە پەرلەمانی عێراق دەرچووە هەر هەمووی مخالفە لە بۆ دەستوری عێراقی هیچ ئیسنادێکی دەستوری نییە کە پەرلەمانی عێراق قەراراتی سلاحیاتی قەراری تەشریعینی ئەبەدەن و هەموو ئەوانەیشی کردووە بۆ ئیخماتکردن و دامرکانەوەی ئەو ناڕزایەتیە کە لە شەقامی عێراقیە دژی پەرلەمانی عێراقی و دژی دامەزراوەکانی دەوڵەت بە هیچ شێوەیەک پەرلەمانی عێراقی دەسەڵاتی دەرکردنی بڕیاری تەشریعی نییە ناتوانێت بە بڕیاری تەشریعی ئەنجومەنی پارێزگایەکی هەڵبژێرا و هەڵبەسێرێ و هەر جۆرە تاانێکش لێ بدرێت لە بەردەم محکەمەی اتحادیە بێگومانی باتەوە و قەرارەکەی سپاس دەکەم دەتر بگرم و لای بەڕێزکە کەرم بگەرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێستا هەوڵ هەیە بۆ گۆڕنی یاسای هەڵبژاردنەکان و سەرۆکاتی کۆماری عێراق پرۆژەیەکی ئامادە کردووە ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە پرۆژە یاسای کۆمیسیۆن هەڵبژاردنەکان بنێرێ بۆ پەرلەمانی عێراق. ئەوەندێک کە بەڕێزت ئاگادار بی و دەکاری پرۆژەکان چیە ئایا ئەم پرۆژانە لە بەرژەوەندی خەڵکن؟
بەڵێ ئەم پرۆژه یاسایە تەبعی سێ یاسای لە خۆی گرتووە بەڵێ یاسای پرۆژەکەی سەرۆکاتی کۆمارەوەست بەڵێ ئەوەی سەر کۆمار بەڵێ ئەوەی ئێستا یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و یاسای ئەنجومەنی نوێنەران و یاسای ئەو پارێزگانی کە لە هەرێمێکدا ڕێک نەخراون لەبەرەوە ئەو پرۆژەیە کە بە شێوەیەکی گشتی سەیریەکەیت تا ڕادەیەکی زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو یاسایی کە ئێستاکە چ بۆ کۆمیسیۆن چ بۆ ئەنجومەنی نوێنەران چ بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئیش پێکرێت جیاوازەکان بە تایبەتی لە چیایە لە ڕۆ فەنیەکەوە تقریبان ئەتوانی بڵێ هەمان شتە بەڵام ئەوەی کە گۆڕانکاری جەوهریە لەمەیە ئەوەیە کە پاڵاوتن تاکە کەسیە چۆن پاڵاوتن تاکە کەسی واتە حیزب وەکو جاران ناتوانێت قائیمەیەکدا بنێت و ڕێگەی قائیمەوانێ بێت خۆی بپاڵێوێ بەڵکو کە گەرکاک حەکیم بێوێ ئەگەر لە حیزبێکی دیاریکراویشا بێ خۆی بپاڵێوێ ئەبێەوە کاک حەکیم بڕوانەوەکو ئەو حیزبێک کە هەیە و ناوەکانی هەمووی بخرێتە ناو قایمەیەکە واتە ئەوەی کە گۆڕانکاری جەوهریە حیزمان نابێت لە لیستەکان بەس ناوی بەس ناوی کاندید ئەبێ و ئەگەر هەر یەکێک سەر بە هەر حیزبێکیش بێ وەکو خۆی ئەچێتە ناو ئەو کارتەوە با بڵێن ئەو بتاقی انتخابی کە هەیە نەوەکو حیزبەکە کە ئەمە گۆڕانکاریەکی گەورە دروست دەکات ئەگەر تطبیق ببێ ئەمە ئەگەر تەرجمە بێ بۆ سەرئەرزی واقع ئەمە گۆڕانکاریێکی زۆر گەورە دروست دەکاوە ئەمە بە تایبەتی ئەو حیزبە گەورەکان کە لە ماوەی ڕابردووە بەڕاستی زۆر سوودیان لە مەسەلەی قایمە وەرگرتووە و لە پاڵ قایمەشا زۆر سوودیان لە ساندیگۆی هەموارکرا وەرگرتووە سوودەکە بڵێن چۆن بووە سوودەکەەوە بووە کە هیچ هەناسەیەکی نێشتۆتەوە بۆ تاکە کەس بەوەی کە بتوانێت کورسی مەقاعدی ئەنجومەن هەڵبژێراوەکان دەربێنن بۆ نمونە دوا هەمواری یاسای ئەنجومەنی پارێزگاکان کە کرا بەحسا بۆ ئەوی کەلێکی چوارە ئەم هەڵبژاردنە بکرێ هەمواری سێم ساندیگۆی 1.9 دانا ئەمە حیزبە گەورەکان دانا حیزبە گەورەکان بۆ دانێن 1.9 یەکەم قایمەیە دووەمین 1.9 هیچ هەناسەیەک و هیچ دەرفەتێک نادا بەوەی کە ئەگەر یەکێک یا چەند کەسێک بیانەوێ وەکو تاک وەکو سەربەخۆ بچنە ناو ئەو شێبرکەی هەڵبژاردنەوە بە هیچ شێوەیەک دەرناچن ئەم پرۆژه یاسایی کە ئێستا هەیە ئەگەر شیتەڵی بکەی ڕێک پێچەوانی ئەوەیە پێچەوانەوە ئەوەی کە حیزبەکان لە ماوەی ڕابردووە سوودیان لێوەرگتووە لەمەی ئێستادا بە هیچ شێوەیەک نەک سوودی لێوەرناگرن بە تایبەتی لە دۆخێکەکە بەغاڵێ و خۆپیشاندەران زۆر تووڕەن و بەردەوامی هەیە و تووڕەشن بەرامبەر دیارە چ جۆرە لە حیزب لەبەرەوە ئەو حیزبانە ئەگەر سبەینێ ئەگەر ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق مسادەقە بکرێ و بکرێتە قانونێکی نافذ لە عێراقدا من پێم وایە باری هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر بەرەو باشی ئەبات بەڕاست بەڵام یەک مۆزوعی ترەمێنێتەوە ئەویژەوەیە کە ئایا ڕێگە ئەدەن لە ناو پەرلەمانە لەو مفاوەزات و لەو ململانەی کە لە ناو پەرلەمانە لەو هاتو بگری کە دروست دەبێت بە دڵنیایی دروست دەبێت چکە حیزبەکان و حیزبە گەورەکان ئەو حیزبانەی کە ئەیانوێ پاوەنخوازن و احتیکاری هەموو شتێ بکەن بەڕاستی ئەوانە زەحمەتە ڕێگە بدەن بەوەی ئەم پرۆژه یاسایە بەم شێوەیە لە پەرلەمانە مسادەقە بکرێت لە دوایە بە چ سیغەیەک دەرەچێ ئەوە ئەکەوێتە سەر تەرازوی هێز بەڵام وەکو ئەم پرۆژه یاسایە بەم شێوەی کە ئێستا هەیە هەنگاوێکی زۆر ئازانەیە جێگی دەستخۆشیە و هەنگاوێکە بەڕاستی ئەگەر جێبەجێش نەکرێ بەڵام فرێدانی وەرەقەیەکە بۆ ئەو هێزانەی کە ئەیانەوێ هەتا ئەبەدل ئابدین لە ناو ساحێ و لە ناو کای سیاسیا سیاسیش دەگۆڕێ دەگەر ئەمە جێبەجێ زۆری گۆڕێ پەسەند بکرێ مەسەلەن سیستەمی هەڵبژاردنەکەش لە چۆنە وەکو پێشترش دەباز نەبوو لە عێراقی مەسەلا ئەو خۆپیشاندەرانەی لە بەغا و ناوەڕاست و خواروی عێراقن زۆر ئاشکرا دیارن کە دژی چ جۆرە حیزبێکن ئەو حیزبانە سبەینێ ئەبێ بە تاکە کەسی پاڵێوراوەکانیان دابنن ئەوانە دڵنیا بە لەوەی کە بە تاکە کەسی بەس بزانرێت کە سەر بۆ حیزبانن ئەمانە دەرناچن لەبەرەوە گەر حیزبێک لە ماوەی ڕابردووە 52 کورسیە نابێت دڵنیا بە لەوەی ژمارە کورسەکانی زۆر زۆرێتە خوارەوە ئەمە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی ئیقلیمیش بۆ خۆی دەلەلاتی سیاسی هەیە بەوەی کە ئەو هێزانی کە ئێستا خۆپیشاندەران لە دژیانن
ئەو دەوڵەتانی کە لە پشت ئەو جۆرە لە حیزبەوەن ئەوانە بەڕاستی ژماری کورسەکانیان زۆر تا خوارەوە سیستم و بازنەی هەڵبژاردنیش گۆڕدراوە بەڵە زۆر گۆڕاوە مەسەلا بازنەی هەڵبژاردن جاران هەر پارێزگایەک بازنەیەکی هەژدە بازنەبوو هەژدە بازنەبوو ئێستاکە هەر قەزایەک بۆتە بازنەیەکی هەڵبژاردن لەبەرەوە ورتر کراوەەوە تەبیعی ئەمەش لە ڕووی دیموکراسیەوە زۆر ئیجابیە و ئەبواە بەڕاستی زووتر لە ئێستاژ من لە هەرێمی کوردستانە داوای ئەومان کردو و داوای ئەوواکەین کە قەزا بکرێ بە بنەما بۆ بازنەی هەڵبژاردن چکە لەبەرەوەی لە قەزاکانە هەموو ئێمە ئەتوانین نوێنەرایەتی دروست بکەین و ئەوەی کە پێوترێ نەعەدالەتی نوێنەرایەتی جوگرافی دروست نابێ واتە تۆ کۆمەڵی قەزاو نابێ کە هیچ نوێنەری نەبێ کە ئێستا کە لە هەرێمی کوردستاندا بۆ پەرلەمان ڕاستە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ڕاستە لەبەرەوە گەر قەزات کرد بە بنەما ئەو ساکە قەزا هەموو قەزایەک نوێنەری خۆی بۆ ئەمە زمینە خوب خۆشەکە بۆ چیش ئەمە زمینە خۆشەکە بۆی جارێ لە ئاستی قەزایە کاندید کە دەرەچێەوە بێ بە نوێنەر لەگەڵ دەنگدەرە نزیکە من لێ پێ کۆتایی پێدەن ئێستا لە پەرلەمانی کوردستانە هەڵبژاردننی ئەمجارە منی لیستە بووە لە پارێزگایەک مەسەرەن سی بۆ 37 کەسی لێک پارێزگا چۆتە پەرلەمە لە مەقسە لە چیە بەڵام ئەوسمەوەی کۆتایی بوو نەعەدالەتی جوگرافی دێنێ مەسەرەن لیستێک تەنها لێک پارێزگا بوون زۆر بەڵێ من خۆبەر توێژینەوەکەم کرد لەسەر یەک بازنەی بۆ فرە بازنەی من خۆم قەزام کردو بە بنەما و قەزا بەڕازەزانم تەنانەت ئەگەر هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش نەکرێ ئەکرێ لە ناو هەر قەزایەکەوە دوو نوێنەر ببیت ئەوانە ببن بە نوێنەری قەزاکان لە ئەنجومەنی پارێزگاکان ئەوساکە ئەنجومەنێکی پارێزگا بۆ دروزەبێ هەمووی نوێنەری لە ناو قەزاکانە ئەبێ و ئەمەی لە عێراقایە بەڕاستی هەنگاوێکی وەگوتم ئازانەیە و ئەتوانرێت لە ڕێگەی یاسای هەڵبژاردنەوانێ تا ڕادەیەکی باش دۆخەکە ڕاست بکرێتەوە بەڵام ئۆگەواڵێمەوە کەوتوتە سەر تەرازوی هێز چەندێک ئیمکانی دکتۆر هەڵمەت بگەرم و لای بەرز سەبارەت لەمەوێ سەرنجی بەڕێزش بزانم سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردنەکان هەواوەش کە کاگاران باسی کۆمەڵی خاڵی کرد کە ئێستا قسایە لەسەر کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمانی عێراق لە 329 کورسیەوە بۆ 222 کورسی بەڕێزت چۆن لەم هەموارانە دەڕوانی پێ دوای پێویستی بە هەموار هەیە ئەم یاسایانە لە ڕاستیە قانونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قانونیەکە تحقیقی عدالەتی انتخابی تێدا نییە بە هیچ شێوەیەک من زۆر لە مێژاوە باوەڕم بەوەیە کە ئەم قانونی ئەم شێوازی هەڵبژاردنەی کە لە عێراقایە بە کەڵکی کۆمەلگایەکی فرەنەتەوە و فرە تەعادودیەت و فرە ڕەهەندی سیاسین وەک کۆمەلگای عێراقی نایە بەڵکو زیاتر کۆمەڵی ئەحزابی تایفی و ئەحزابی قەومی کە خاوەنی کورسیەکی زۆرن قەبەترەکە و گەورەترەکە بەقەدەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی شەقامی عێراقی یاخۆ دەنگدەری عێراقی ناکە ئەمە لەلایەک بەڵام لە ڕاستیە تعدیلاتەکان من ئەندێ ملاحەزەم لەسەری هەیە یەک من دژی ئەوەم یاخود من پێم وایە هەڵەیەکی گەورەیە کە تەقسیمی دەوایری انتخابی لەسەر ئاستی عێراق لە بۆ مەجلیسی نەوابی عێراقی تا دابەزێ بۆ قەزا بۆ ئەنجومەنی پارێزگاکان تا ڕادەیەکی زۆر من لەگەڵیان واتوانێ نوێنەرانی قەزا و ناحیەکان لە ناو ئەنجومەنی پارێزگاکانە کە ئەنجومەنێکی خەدەمین ئەتوانن باشتر خزمەت بکەن وەزەختێکی باشتر لەسەر حکوومەتی خۆجیی دروستکەن بەڵام دابشکردنی دەوایری انتخابی بۆ قەزاکان لە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق من پێم وایە هەڵەیە و خاڵێکی هەیە بەدینە یعنی ناتوانێت تحقیقی بکە ئەویش هەڵەکەی لەوەیە کە ئەوەی ئەبێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەران نوێنەرایەتی تەواوی گەلەکە و نوێنەرایەتی سیادەی شعبەکە سیادەی شعب بە هیچ شێوەیە قابلی تەجزیە نیە لە ڕووی قانونی دەستوریەوە فلەبەرەوە خوردکردنەوەی دەوایری انتخابی بۆ ڕاستی قەزا من پێم وایە تەسیری لە ئەگەر لە فعلەن فکری یەکگرتووی نیشتیمان و ئەوانەش هەیە یعنی تەسیری لەسەر وحدەی وەتەنیش هەیە چونکە ینی کاندیدێک یاخود نوێنەرێک کە لە قەزای شەترە ئەبێ بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەلایەوە مهم نییە خۆیان کرد هەولێر هەمووی سووتایان سلێمانیە سوتا بەلایەوە مهم نییە بەڵام کاتێک کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەک بازنەیی ئەبێ ئەتوانێ یاخود قدر ئیمکانیان مانەوەی بە هەژدە بازنەیی بەڵام من لەگەڵ یەک بازنەییان بۆ تەواوی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم ئەسواتی ئەحزابی سیاسی و فەرد بزر نابێ یاخود نافەوتێ و لەلایەکی تریشەوە سیادەی گەل بە یەکگرتووی ئەمێنێتەوە و ئەندامی پەرلەمان ئەندامی پەرلەمانی تەواوی عێراقە نەکەی قەزایەکی بچووک یاخود ناحەیەکی بچووک لە عێراقە ئەمە تەسیر ئەمە سلبیاتی خۆی هەیە بێگومان
بەڵام لەوانەیە بۆ منەزانم بۆ ینی دەوافعەکانی پشت دیاریکردنی قەزا بە دایرەی انتخابیەوە باشەزانم بۆ ئەوەیە کە ئەم جۆرە لە مەتاڵبانی کە ئێستا ئەم خەڵکی کە ئێستا لە شەقام ئەم گەنجانەی کە چوونە سەرجادە ئامانجیان ئەوەیە بەڵێ ئامانجەکە ئەوەیە کە چۆن بتوانن لە ڕێگای هەڵبژارنەکانەوە ئەو ناڕزایەتی و تووڕەبوونەی کە شەقامی عێراقی هەیە دای بمێرکێنەوە و سوود لەوە وەربگرێت کە لە قەزا و ناحەکانە زۆرترین خەڵک بژێتە ینی خۆی بژێرێ بتوانن نوێنەرایەتی قەزاکانی خۆیان بکەن چونکە سنتەری شارە گەورەکان کەمتر ئێستا ناڕزایەتەکانی تێدایە بەقەدەوەی کە لە قەزاکانیشە ئەمڕۆ خەدەماتی پێویست بۆ هاونیشتیمانی عێراقی زۆر خراپە و سەرباری هەموو ئەوانەیش بەڕاستی ئەوانەی کە ئەچێن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پارێزگاکانەوە هەڵبژێرن لەو دایرە انتخابیانەی کە هیانە بەڕاستی نوێنەرایەتی تەواوی تەبقاتی مجتمعیە و پارێزگایان مجتمعیە و پارێزگایە ناکەن ئەویش لایەنێکی تری سلبیە کەم قانونە دەوێت احتیوای بکە خاڵێکی تر بە نسبەت منەوە زۆر گرنگە مەسلەی دابەزینی 329 ئەندام پەرلەمان ژمارەیان بۆ 222 من پێم وایە هێشتاش زۆرە چونکە ئێمە ئەحسایەکی دقیق لە عێراقا نییە و هیچ معقولەتێکی شتدا نییە لە دەستورە هاتووە و لە قانونی انتخاباتی هاتووە 100,000 کەس نوێنەرایەتی ینی یەک نوێنەریان هەبێ لە پەرلەمانی عێراقا یعنی لە ئەمریکای 4 ملیۆن کەسە لە هندستان نزیکەی 8 ملیۆن کەسە لە بۆ انتخاباتەکان تەمسی یەک نوێنەرایەتیان هەیە یعنی خێرە لە عێراقا ئەم هەموو ئەندام پەرلەمانە هەبێت 329 ئەندام پەرلەمان ژمارەیەکی هێزگار زۆرە بارگرانێکی گەورەی اقتصادیە خاتە سەرشانی دەوڵەتی عێراق و ئەمانە پێویستیان بەوەیە کە سبەینی هەندێکیان ناڵێ هەمویان چونکە بەبێ قانونی تەقاعودی ئەوانەی لە تەمەنیان گەیشتووە 50 ساڵ ئەتوانن تەقاعود بن ئەمانە ژمارەیەکی زۆریان هەبنە بارگرانی بەسەر دەوڵەتی عێراقەوە لە ڕووی ئابووریەوە و من پێم وایە کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شتێکی زۆر باشە و هەنگاوێکی زۆر باشە آخر ملاحەزەکە لەم مینا ئەیڵێم ئەوەیە مەسلەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان من بە هەموو شێوەیەک پشتگیری هەڵوەشانەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانەکەم بەداعی نازانم بە زەرورەتی نازانم لە ئێستاە کۆمیسیۆنێکە بێ بۆ ئیدارەی عملی انتخابی لە عێراقا پێویستە قەزا سەرپەرشتی ئەم بابەتە بکە و ئەم هەموو خەڵکە تەعینە بێ ئەم هەموو مدیر عام و هەروە کۆمیسیار و هیچ پێویست ناکە بەڵکو پێویستە ئیسعانە بە مەرسی قەزای عێراقی بکرێ بە مەرسی علای قەزا بکرێ لە عێراق بۆ ئیدارەکردنی عملی انتخابی چونکە بە هەر شێوازێک بێت ئیدا ئیشرافێکی قەزایی لە بۆ انتخابات بە هەموو کەم و کورتەکانی قەزاوە لە عێراقا باشترە لەوەی کە کۆمیسیۆنێکی سربەخۆی معەن تەعین کرا و سەرپەرشتی هەڵبژارنەکان بکە و بێگومانیش بن ئەو جۆرە ئەشخاصانی کە چون ناو کۆمیسیۆنەکانەوە بێگومان ئەکەونە ژێر کاریگەری حیزبەوە یان بێلایەنێکی سەرف زۆر زەحمەتە لە عێراقی ئەمڕۆیە فلەبەرەوە من پێم وایە پێویستی لە مەرحەلەی ئێستامانە ساڵی 2007 کە کۆمیسیۆن دروست بوو زەرورەتێکی وایە خواست سەرەتای بریاردانەوەی عێراقی نوێ و بەڵام لە ئێستاە من بە زەرورەتی نازانم ئێمە کۆمیسیۆنێکمانە بۆ بشافی انتخابات بەڵکو پێویستە جهتێکی قەزایی یاخود قەزا ڕاستەوخۆ سەرپەرشتی بکە و لە هەموو داوایری انتخابەکان قەزای ئەو ناوچانەیە و قەزای ئیسئێنافی ناوچەکان سەرپەرشتی انتخابات سپاس دەکەین بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو
ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کە گەرم دەمێت سەرنجی بڕزیشت لەسەر هەوڵ بۆ کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمانی عێراق بزانم پێ دوایە شتێکی باشە کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمان طبعی ئەگەر لەسەر ئەساسێکی علمی لەسەر ئەساسی ئامار بێ شتێکی باشە خۆ یەکێک لەو هەڵا گەورەی کە کردیان لە سەرەتای دانانی دەستوری عێراقیەوە بوو کە ژمارەی مەقعدیان بەستەوە بە ژمارەی دانیشتوانەوەی کەس بکات لە بۆ یەک ئەندامی پەرلەمان بەڵێ بەڵێ ئەو تا ئێستا تووشی مەسەلە گەرمکێشەی کردوون بۆ ئێستا هەتام قانونەکە ئێستا کردوێتە 222 ئەبێ لە دەستوریشە تعدیلات بکرێ ئەگەنا تەنها لە قانونا بێ تعدیلات دەستور ناتوانرێت ژمارەکان کەم بەڵێ بەڵێ چونکە لە دەستورە هاتووە بۆ هەر یەک مەقعد بۆ یەک کورسی ئەنجومەنی هەڵبژێرا و پێویستە 100,000 کەس ئێستاکە ئەمە 100,000 ناکە زیاترێکە بۆیە تۆ ساکە بێ ناچاری تعدیلی دەستور بکەی کە تعدیلکردنی دەستوریش بۆ خۆی پرۆسێکی ئاسان نییە و بە کۆمەڵێک کەندوکۆسپی زۆر باش پێ دوای ئەم کەمکردنەوەی بۆ هەرێمی کوردستانیش باشە ئەگەر ژمارەی پەرلەمانتارانی کوردستانی خودی 111 پەرلەمانتارمانە ئەوەی عێراق لەسەر ئەساسی 100,000 کەس دانرا ئەوەی خۆمان لە کوردستان لەسەر چ بنەوە 111 پەرلەمانتار دانراوە تەبەی لەوەی هەرێمی کوردستانیش هیچ پێوەرێک نییە تەنانە و 11 ئەندامەشی بۆ پێگاتەنەتەوەیەکان دانرا ئەوانی شار هیچ پێوەرێکیان نییە کە بەڕاستی خۆی چاکتر وایە لە عێراق نۆ کورسی بۆ پێکاتەکان دانراوە بەڵام لە هەرێمی کوردستانە 11 ئەوێ 239 نوێنەرە لە هەرێمی کوردستانە 111 سەری کە مەسەلە و جیاوازیە زۆرەکە هەیە بەڵام ئەوە بەلایەک بەڵام ئەو 111شی کە هەیە ئەبێت کە زیاکرێ یا کەم کرێ ئەبێت بەڕاستی پێوەەر هەبێ بەڵام پێوەەر بەڕای من هەڵەیە بخرێتە ناو دەستورۆچکە ئەم شتانە قابلی گۆڕانکارین لەبەرەوە ناکرێت تۆ ئەو شتانە بخیتە ناو دەستورەوە بۆیە تووشی ئەو کێشە دەکا کە ئێستاکە تووشی باش ئەگەر بینی سەر سیستەمەکانی هەڵبژاردن لەم پرۆژە یاسایەت چۆنن گۆڕانکاریان بەسەر دادێت بەڵێ ئەو یاسایی کە ئێستا نافیزە بۆ مەجلیسی بوو بۆ ئەو پارێزگانشی کە لە هەرێمەکان ڕێک نەخراون سیستمەکە سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەیە یاوتە سیستمێکە بەقایمە ئیشەکە و سیغە حسابیەکەی واتە گۆڕینی دەنگ بۆ کورسی بە چه سیغەیەک بوو لە ئەنجومەی نوێنەران بە سانلیگۆ بوو سانلیگۆی هەموار کراوە تەبعی ئەو ئەحزابی باڵادەست لە عێراقا بەڕاستی زۆر ئیسفادەی لە سانلیگۆ کردووە و غەدریشیە لەمان کاتە لە سانلیگۆ کرد سانلیگۆ لە ئەساسە کە دانراوە بۆ بەرژەوەندی حیزب بچووکەکان دانراوە بەڵام لە عێراقا زۆر بە خراپی سوودی لێوەرگیراوە و تا ڕادەی 1.9 بەرز کرایەوانە کە ئەوە وەگوتم نەحزابی بچووکتیایە کورسی ئەهێنێ و نە تاکە کەسیش بۆیە ئەم لیستی نوێنەرایەتی ڕێژەیە بەڕاستی بوو بووە نعمەتێک بۆ ئەم ئەحزابە گەورانە کە بتوانن سوود لە لیست و لە قایمە وەربگرن ئەم پرۆژە یاسایە سیستمەکەی سەرلەبەر گۆڕیوە لە سیستمی نوێنەرایەتی ڕێژەیەوە بۆچی بۆ سیستمی زۆرینەی فرەیی باش تەبعی کێشەی زۆرینەی فرەیی لە چیایە بۆ ئێستای عێراق ئەوەیە کە زۆرینەی فرەیی بۆ وڵاتە گەبێت کە لە ڕووی دیموکراسیەوە تا ڕادەیەک گەشتە سندوو بێ و چەند خۆناغێکی بڕی بێ لە ڕووی دیموکراسیەوە لە عێراقا کێشەکە ئەوەیە
ئەوە هێشتاکە نییە بەمانایکی بەمانایەوەی ئەم سیستمە بۆ خۆی معارەزە دروستەکە و حکوومەتێکیش دروست دەکات حکوومەتێکی تا ڕادەیەک بەهێز و معارەزەیەکیش بە شێوەیەکی ئیزباری تا ڕادەیەک دروست دەکات لیستی نوێنەرایەتی ڕێژەیەوەی پێشوەها بینین هەمووی ئەڵێ لەسەر چواردەوری کێکەکە هەر یەکەی لە دەسەڵات پارچەیەکی بەرەکەوت ئەمە سیستمی هەڵبژاردنەکەەوە ئەوەیە خواست کەس نابوو معارەزە و هەمووی ویست بچێتە دەسەڵاتەوە بەڵام ئەم سیستمی زۆرینەی کە ئێستاکە لێرە پێشنیار کراوە باش معارەزە دروست دەکە بەڵام کێشە ئەوەیە ئەحزابە گەورەکان ئەو حزابانی کە تەنها و تەنها توانن بەس لە دەسەڵاتە حیزب بن بۆ ئەوانە بن بە کێشە چکە لەبەرچی لەبەر ئەو حیزبانە ناتوان بن معارەزە کە نەتوان بن معارەزە طبیعی ئەمە بەمعنایەک لە معناکانێکەوەتە ئەو حیزبەی نەتوانێت بێ بە معارەزە ناتوانێت حیزبێکی دیموکراسی بێ چونکە حیزبێک نەتوانێت ببێ بە ئۆپۆزیسیۆن 1000 ساڵ باس لە دیموکراسیش بە حیزبێکی دیموکراسی نییە بۆیە ئەم سیستمە وا ئەکا بە ناچاری هەندێک لە حیزبەکان بەرێتە ناو ئۆپۆزیسیۆنەوە کە تەبیعەتی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشا تەحملی ئەوە ناکە بۆیە ئەڵم سیستمی زۆرینە پێویستی بە ئاستێکی باش لە گەشتە سندوی دیموکراسی سپاس دەکەم دکتۆر هەڵمەت بگەڕێم وڵای بەرز سەبارەت بەکەمکردنەوەی ژمارەی کورسەکانی پەرلەمانی عێراق بۆ نمونە ژمارەی کورسەکانی سێ پارێزگاکە هەرێمی کوردستان کە تاکوێستا هەڵەبجە لە عێراق وەکو پارێزگا مامەڵی لەگەڵا ناکرێت مەسەلەن 44 کورسیە دەکرێت بە 29 کورسی ئەمە کاریگەری نابێت کاریگەری خراپی دەبێت یاخود لە ڕاستی ئەگەر قەراق قەول بێ یاخود ئەو مەشروع قانونە سەر بگرێ ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوەیەکی گشتی کەمەکە و یعنی مشکلەکە چییە ئەو معیارەی کە دانراوە بۆ کەمکردنەوەی کورسیەکانی دایرەی انتخابی هەولێر و سلێمانی و دوهۆک ینی تەواوی پارێزگاکانی تر هەمویان وەک یەک معیارە بەڵام معیارەکە ڕوو نییە کە بۆچی ینی لەسەر چی ئەساسێک ژمارەی کورسیەکانی هەولێر بۆ بە 10 کورسی سلێمانی بۆ بە 12 کورسی ینی وازح نییە تەوزیحاتی تدا نییە بە هیچ شێوەیەک بەڵام ئەگەر بێت و ژمارەی کورسیەکانی کوردیش وەکو تەواوی باقی عێراق کەم بێتەوە ینی تقریبان هەر ئەوەیە کە هەموو بەڵام ڕێژەکەی بە کەمتر دێتە خوارەوە ینی من پێم وانە گۆڕانکاریی ینی تەسیریکی ئەوەندە گەورەی هەبێ لەسەر پێگەی کورد لە عێراقا مادام ئەنجماری ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە شێوەیەکی گشتی کەم بۆتەوە بێگومانی کوردیش کەمە بێتەوە بەڵام ئیشکالەتەکە ئەوەیە معیارەکەی دیار نییە کە بە چ معیارێک کەم کراوەتەوە بۆ ئەو ڕێژەیە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوەی خاڵ هەیە کە زۆر منم بە نسبەت منەوە باسی کەم مەسلەی قایمەی یاخود ڕێژەیی یاخود زۆرینەی ڕێژەوەی کە کاگاران باسیە کرد لە بۆ انتخابات لە ڕاستیە ئەمیش دوور نییە کە ئیستیغلالی ئەحزابی سیاسی لە ڕێگای مستەقیلینەوە لە بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دایرەی انتخابیە حیزبی سیاسی بەناوی مستەقیلەوە یاخود مرەشەحی فەردی هەبێ لە بۆ انتخاباتەکان ئەمیش دووبارە بەڵانسی ئەوەی کە پێوترێت تحقیقی عەدالەتی انتخابی ناکا بەو شێوازەی کە خەڵکێکی مستەقیل خۆی هەڵبژێرێت لە ڕێگای قایمەی فەردیەوە بتوانێت یاخود لە ڕێگەی فەردیەوە بتوانێت خۆی ینی سەرکەوێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنسبەت ڕێژەی ژنیشەوە ڕێژەی ژن لە ڕاستیە قانونەکە هەر تاکید لەسەر 125 کاتەوە کە ڕوبعی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێ ژن بێ من پێم وایە ئێستاش کۆمەلگای عێراقی نەگەیشتوتە ئەو ئاستا کە بتوانێت یاخود لێ بگەڕێک بە حەقی خۆی بگا بەدەسەڵات فەلەبەرەوە کۆتایمانەوەی کۆتای ئافرەتانیش لە ئێستاە من پێم وایە خاڵێکە بۆ احتیواکردنی بارودۆخەکە ئەکرێت تا زەمانێکی تریا خود دوو دەوری انتخابی تریش ئەم تەمیزە ئیجابی هەر بمێنێ پێم وانە شتێکی خراپ بێکەماوەتەوە بەڵام بەنسبەت تەمەنی ئەندام ئەوانەی مرەشحین لە ناو قانونەکەیە من پێم وایە ئەمە غەڵەتە 25 ساڵ غەڵەتە باشیش زانم کە بۆچی بەڵێ بۆچی 25 ساڵدانراوە بۆ مەسلەی تەرشحکردن بۆ انتخابات بەشی هەرە زۆری ئەوانەی کە ئێستا لە تەحریرن بریتین لەو گەنجانەی کە تازە دەرچووی زانکۆکانن و تەمەنیان نەگەیشتوە 30 ساڵ بەڵام لە ڕاستیە مەسلەی پەرلەمان سوڵتەی تەشریعی سوڵتەیەکی مؤسسەیە ئیشی تەشریعی قوانینە ئەساسیاتی دەوڵەتە بۆ داڕێژێ هیچ معقوڵێتی تێدا نابینم من گەنجێکی بێخیبرا کە یاخود یەکێک کە هیچ شارەزایەکی ئەوتۆی لە حیاتی اجتماعی خۆی نییە چجاوای مەسلەی دارەکردنی دەوڵات کە مەسلەیەکی زۆر سەختە و قورسە تۆ بیخیتە بەردەم بەرپرسیارەتیەوە
هەر ئەمەیە کە ئێستا ئێمە لە کوردستانی عێراق بینین تەماشای خولی ئێستای پەرلەمانی کوردستانی عێراقکە بۆ ڕوونە بێتەوە کە ئێمە چەند تەڕاجوعمان کردووە. پرسیاری گرنگ ئەوەیە ئەم خولەی پەرلەمان و وەتا هەر 4 ساڵەکەیش تەواوەکە ئەتوانێت یاسایەکمان بۆ دەربکە بە قەدەری یاسایەکی گرنگ کە لە ماوەی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە دەرکراوە بێگومان نەخێر. فلەبەرەوە مەسلەی کەمکردنەوەی تەمەنی ئەندامی پەرلەمان ڕاستە هەدەفێکی سیاسیە پێکێ مەسلەی احتیواکردنی شەقام و بردنە پێشەوەی کۆمەڵێ گەنج بەڵام کۆمەڵێ گەنج بۆ ئەساساتی دەوڵەتی یەخەی بەردەست کە خاوەنی خیبرە نییە نەک خیبرەی سیاسی و ئیداری نییە خیبرەی حیاتیشی نییە بێگومان ئەساسیاتی دەوڵەت بەو شێوازەدا ڕژەیە کە لەوانەیە وڵات تووشی کارەساتی تووشی تونلێکی تاریب بکە فلەبەرەوە بن لەگەڵەوە نیم کە ڕێژەی یاخود عمری ئەندامی پەرلەمان بۆ 25 ساڵی دابەزێ. باشە بەس سەبارەت بە ئەو بۆ نمونە کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمان مەسلەی هەڵبەشمان یاخود بەردەوامی ئەنجومەنی پارێزگاکان دەبێت لە هەمواری دەستورە بەراری لەسەر پێ دوایە قورسە بەم زوانە جێبەجێ بکرێت یاخود کۆی ئەم گۆڕانکارانی کە باز دەکرێت ینی پێ دوایە بەم زوانە و یاسی هەڵبژاردنانە هەموار بکرێنەوە یاسای نوێ دەربچێت کۆمیسیۆن گۆڕانکاری تیا بکرێت پێویستی بە زۆر کات هەیە؟ بێگومان ئەمە پێویستی بە تا ڕادەیەکی زۆر من ناڵم تەوافقی 100% تەواو هێز سیاسیەکان بەڵام یەکشت هەیە طبیعەتی عملی سیاسی لە عێراقا جیاوازە لە کوردستان کاگاران باسیەوەی کرد کە لە حیزبی سیاسی لە عێراقا ناتوانێت بە معارەزە لە ڕاستیە ڕاستە ناتوانێت بێ بە معارەزە پەیوەندی هەیە بە طبیعەتی عملی سیاسی لە عێراقەوە مەسەلەکە لە عێراق چونکە عێراقی دوای 2023 بە نمەتی تەوافقی دروست کراوە با دروستکردنی بەڵانس لە نێوان هەرجێ هێزە سەرەکیەکە کە شیعە و سونە و کووردە فلەبەرەوە ناچێتە عەقڵەوە کە کورد وەکو حیزبێکی سیاسی یا پێکاتەیەک کە نوێنەرایەتی هەرێمێکی فیدرالیەکە لە ناو دەوڵەتی عێراقا بێ بە معارەزە چونکە مەبدەئی فیدرالیەت لەسەر ئەساسی مەبدەئی مشارەکە و استقلالەتی زیاتی دروست بووە ئەوەی کە لە بەغدا نوێنەرایەتی کوردەکە ئەوە بریتە لە نوێنەرایەتیکردنی دەسەڵات ئەبێ بەشدار بێ لە دەسەڵاتە فلەبەرەوە عملی سیاسی لە عێراقا لەگەڵ کوردستانە لێک جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی فعلەن وایە منتیقەی شەرق لەوسەد نمەتی معارەزەبوون و تەقبولکردنی دۆڕانی انتخاباتی زۆر زەحمەتە یاخۆ حیزبی سیاسی نیە بەنسبەت تعدیلاتی دەستوریەوە هەندێک شت هەیە مەسەلەی قانونی هەڵبژاردنە من پێم وایە سەرۆکایەتی کۆمار پەلەی کردووە یعنی لە ئامادەکردنی یاسایەکی وایە چونکە ئەم قانونە بە هیچ شێوەیەک ناچێت لە بواری جێبەجێکردنەوە و مسادقەیش ناکرێت چونکە مخالفە لە بۆ دەستور ئەوەی گرنگە ئیشکالیەتەکانی کاک حەکیم ئیشکالیاتی دەوڵەتی عێراقی ئیشکالیەتی بنیاتیە واتە ئیشکالیەتەکان لە خودی دەستورە بۆ ئەوەی بتوانی قەدەر لیکان ئیمکان هەندێک لە کێشەکانی عێراق ئەو کێشە بنیاتیانی هەیەی دەستکاری بکە خۆ لە ڕاستیە بێ یەکەم جار دەست بۆ دەستور بین تعدیلی دەستور بکەین بەبێ تعدیلی دەستوری عێراقی 2005 هیچ قانونێک نە ئەم مەشروع و نەیش مەشروعێکی دریش ناچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەساسەکەی پێویستی بە تعدیلکردن مەسەلەی ڕێژەی نوێنەرایەتیکردنی 100,000 کەسەوە دەستوری عێراقیەک لای کردوەوە دواتە دەستور تعدیلەکەی چۆن نەتوانی بێ قانونی انتخابات دابنێژێ بۆ لەبەرەوە هەر تاعنێکی لێ بدرێت لە بەردەم محکەمەی اتحادیە بێگومان قبولەکرێ و قانونەکە هەڵەوەشێتەوە باشە زۆر بە کورتی بەڵام تعدیلکردنی دەستوری عێراقی من پێم وایە عملێکی قورسە بەڵام مستحیل نییە ئێستا جۆرێک تەفاهمی باشتر هەیە هەتا کوردیش ئێستا ینی تەواوی هێز سیاسەکانی کوردستان تەفاهمیان هەیە بۆ مەسەلەی تعدیل و بە ضروری ێزانن و فعلا ئێستا کاتی هاتووە کە دەستوری عێراقی تعدیل بکەیت چونکە دەستوری عێراقی ڕاستە دەستورێکی جامەدا بەڵام بۆ مەرحەلەیەکی دیاریکرا و نووسراوەتەوە ئەو مەرحەلەیە گۆڕانکاری بەسەرهاتووە ئێستا کۆمەڵێ گۆڕانکاری گرنگ هاتووە دەستەوە کەم هاتووتە گۆڕێ لە عێراقا ئەم دەستورە مواکەبەی ناکە ناتوانێت وەڵامگۆ بێ بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوخۆی عێراق لە دوای 2005ەوە دروست بووە فلەبەرەوە مەسەلەی تعدیلکردنی دەستور من پێم وایە ضرورەتە و دەشکرێ بەڵام لەوانەیە عملێکی قورس بێ بە 4 مانگی پەرلەمانی عێراقی بە پێشبەستن مادەی 142 پشتی پێبەستووە زەحمەتە لەو مدە زەمەنیە بتوانێت ئەو تعدیلە بکات باشە زۆر بە کورتی کەمتر لە خولەکەی کاک دکتۆر پێ دوایە ینی هەڵبژاردننی پێشوەختە بەم زوانە بەڕێوە ناچێت تا یاسایانەش مەسەلەن پەسەند دەکرێن و هەموار دەکرێنەوە بێگومان هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە ناچێت چونکە هەڵبژاردننی پێشوەختە کاک حەکیم پێویستی بە گۆڕینی قوانین هەیە قانونی ئێستاوە خودی ئەنجومەنی پارێزگاکانی تاجیل کردووە بۆ لەبەرەوەی کۆمیسیۆنەکە کۆمیسیۆنێکی نەزیە نییە کۆمیسیۆنێک نییە بتوانێت ئیشرافی انتخاباتێکی نەزیێت بۆ بکات لە عێراقا چۆن انتخاباتەکرێت جگەلەوە مەسەلەی گۆڕانکاری و تعدیلکردنی قانونی هەڵبژاردنەکان ئێویش کاتی ئەوەیە پێویستی بە تەوافقاتی سیاسیەیە تەفاهماتی مشتەرەکەی لەبینی هەموو هێز سیاسەکان و پێکاتەکانە تاوەکو نافذ بێ فلەبەرەوە بەبێ ئەوەی دەستکاری ئەساسیاتەکان بکرێت ناتوانین بەڕاستی
بڵێن انتخاباتی مبەکر لەم مەرحەلە و لەم قۆناغەیە بریتە لە دووبارەکردنەوەی هەمان تاسەوان هەمان بەرەوەیش تەسیر و کاریگەری نیە من پێم وایە خولانەوەی لە قەوانێکی بۆشە و هەمانەوە هێزە سیاسیانی کە هیچە خەڵک لە دژی ڕاپەڕیوە سپاس دەکەم دکتۆر خۆپیشاندانی کردو هەروە دێنەوە سەر دەسەڵات و ئەوە ناگەرەوە بە حکوم بە پێم سیستەمەی کە ئێستا بەڵێ سپاس دەکەم کاگارم کاتمان زۆر کەم وەزە سەر کۆمیسیۆنەکە کە لەم پرۆژە یاسایە باز دووەکە کە کۆمیسیۆنی بڵین کۆمیسیۆنێکی نوێ پێک بهێنرێت لە سێدادوەر و دوو مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری ئەنجومەنی دەوڵەت و ژمێری یارێکی یاسایی لە دیوانی چاودێری پاڵی وراوە بێت پێک بێت پێ دوایە دەتوانرێت کۆمیسیۆنێکی ئاوا دروست بکرێت بەڵێ بۆ دروست ناکرێت چکە و ئەزمونە لە زۆر وڵاتە هەیە یعنی کە ئەنجومەنی قوزات بۆ خۆیان ئەوان ئیشرافی عملی انتخاباتەکان بەڵام گرفتەکەوەی ئایا تا چەند دادوەرەکانیش سەر بەخۆن بەڵام ئەوەی کە کەمکوریە لە یاسایە ئەوەیە کە ئالیەتی دانانی ئەو دادوەرانە تیان نەهاتووە بە چ شێوەیەک دانرێت بە چ میکانیزمێک دانرێت مەسەر لە هەندێک وڵاتە سەرۆکی دەوڵەت دادوەرەکان دانێت لە هەندێک وڵاتە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی دەوڵەت و سەرۆکی حکوومەت بۆیە پێویستە بەڕاستی ئەو ئالێتە ورتر بکرێتەوانێت لە پرۆژاساکە بەوەی کە ئەو دادوەرانە بە چ شێوەیەک دانرێت باشە بەس پێ دوایە گەرەمانە ئەمە جێبەجێ بکریاسی هەڵبژاردن هەموار بکتە کۆمیسیۆنێکی نوێ داواکاری خۆپیشاندەران جێبەجێکرێت بە تاوی گۆڕ ینی ئەمە چارەسەرە بۆ ئەو دۆخێکی ئێستا لە عێراق هەیە خۆ چارەسەری تەواو نییە خۆی هەموو ژیان بە خۆی کێشەیە یعنی و دیموکراسێتیش بۆ هاتووە بۆی بتوانێت کێشە چارەسەر بکە بەڵام لە قۆناغێکان ناتوانیت بژیت بەڕاستی کێشیتیانە بێت و نییە شتیوان نییە و کۆمەلگایەکیش نییە کێشیتیانە بێت بۆیە بەڵام ڕەنگە جۆر و سروشتی کێشەکان ئەو ساکە تا ڕادەیەک بگۆڕێن کێشەی تازە بێتە پێشوانێ ئەو ساکەش دیسانەوە بێ ئالیاتی تازی بە بدۆزیتەوە بۆ چارەسەرکردن بەڵام بڵێ مەسەلا ئەم یاسایە هەموو شتێکە توانێت چارەسەرکە شتیوان نییە هیچ یاسایەک و هیچ دەستورێکیش نەیتوانیوە هەموو کێشەکان چارەسەرکە بەڵام هەنگاوێ گەڕوەتە پێشەوە دنیابینی و ڕوانین خەڵک تا ڕادەیەگەونێت تەوقعاتی خەڵک زیاتر بەرزەبێتەوە خەڵک ئەنجامی ئەو خۆپیشاندانانەی کە ئەیکا ئەیبینێتەوە ئێسامە یەکێکە لە ئەنجامی خۆپیشاندانە باش یەکێک لە دەراویشتەکانی خۆپیشاندانەی لە ساحی تحریرە ئەمە یەکێکە لە ڕێکاریبوونەوەی تەزویر بە کورتی بەستەکەم ڕێکاری تێدا بۆ ڕوبەڕوونەوەی تەزویری انتخابات بەڵێ ڕێکاری باشی تیا هەیە و سوود لە هەموو ئەو تەزویراتانە کرا وەرگیراوە کە لە ماوەی ڕابردوو لە هەڵبژاردنەکان دەبێت کوردیش پشگیری بکات ئەم یاسایە دەبێت کورد پشگیری بکات کوردیەک کورد نییە زا لە کوردیەک هەیە لەبەرەوە نازانم معنی بەڕاستی بەڵام ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە هەموو پشگیریەکەین و پێمان خۆشە ئەمە بکرێتە حیزی تەطبیقەوانە و تەنفیز سپاس بۆ بەڕێز سارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لە ستودیۆی سەرکێڕوا لە هەولێرەوە دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ